ئەمە هەموو مشاع سڕی گرتووە هەتا ئەو سەر کێشەکە ئەوە نییە کە ئیزدیحامە کێشەکە ئەوەیە کە تۆ سەیری ئەو هەموو خەڵکەکە لەسەر ئەم وەکو زەوڵدان وایە بەڕاستی جێی داخە یعنی تۆ لە وڵاتێک وەکو عێراق لەم حدودە کە ڕۆژانە بە سەتان مشاع معتەمەر ئەچێت بۆ بەرەو وڵاتی سعودیا سەیرکەن خەڵک لە ناوەم زبر و خاشاکەیە دانیشتووە ناوەم دار و بەردەیە دانیشتووە نانەخوا یعنی شوێنێک نییە بۆ پیشودان ئەگەر بە چاوی خۆتان ببین ئەمە جێی داخە ئەمە جێی ئیهمالیە بۆ وڵاتێک کە نەتوانێت سنوورەکەی ڕێکوپێکا بۆ خەڵکی هاوڵاتی لە هەموو سیرتر تۆ سەیری سەر ئاوەکان کە وەرە تۆ لە خەڵک بێ سەر ئاو بکەن دەستێ سەیریکەن خەڵک دێ لێرە بە سۆندا مەسینە پڕەکات دوو لە ڕووی جەنابتان میرزا و شوێنی پاشماوەکان لەبان ئەو شەقامانە دێتە خوارەوە خۆم بە سنووری وڵاتێکە کاکەوە ئەو هەموو خێر و بەرەکەت و داهاتی هەیە لەم وڵاتەیە زۆر بەداخەوە وڵاتێکی بێ خاوەن وڵاتێکی بێ سەروبەر وڵاتێکەوە هیچ مرۆڤیەتێکی تیانە ئینسانیەتێکی تیانە بە چاوی خۆتان ماشەڵڵا کە هەمووی عەمرە ئەنجام بۆ ئەنجامدانی عەمرە هاتووەتە ئێرە ئەمە حاڵی ئەو خەڵکەیەکەوە لەم حدودەیە کە چوونە حدودی سعودیاش ببینن لەوانە چ ڕێز و حرمەتێکی ئەو خەڵکە ئەگرێ